لە بیستەکانی سەدەی ڕابردووەوە کە دەوڵەتی نوێی عێراق دامەزراوە لە هیچ قۆناغێکدا ئەم وڵاتە بە ئەندازەی ئەمڕۆ لە قەیراندا نەبووە. بە تایبەتی دامەزراندنەوەی عێراقی دوای 2003 لەسەر بنەمای تاییفی نەک هەر نەبووە هۆکاری دەستەبەری مافی پێکاتەکان، بەڵکو نێوماڵی پێکاتەکانیشی لەسەر پۆست و دەستکەوتەکان تێکدا و ئاسۆی داهاتوش لێڵ و تاریکە. بەرەنجامی هەڵبژاردننی پێشوەختەی ئۆکتۆبەری ڕابردوو لە دوای خۆپیشاندانە خوێناویەکانی ناوەڕاست و باشووری عێراق بەو مەبەستە بوو کە ئاکامی هیوابەخشی لێ بکەوێتەوە وڵات لە نەهامەتیە تاییفی و سیاسی وابوووریەکان ڕزگار بکات، کەچی بە پێچەوانەوە بەهۆی خواستی تاییفیەوە هەموو هەوڵەکان بۆ کابینەیەکی خزمەتگوزاری نیشتیمانی گەیشتنە بنبەست کە دوجار بووە هۆکاری دەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارانی کوتلەی سەدری. هەموو چاودێران باسیەوە دەکەن سەر لە نوێ چوارچەوەی هەماهەنگی دیالۆگ دەست پێ دەکاتەوە بۆ پێگەێنانی کابینەی نوێ، بەڵام لەمپەرەکانەوەندە زۆرن لە بەردەمیدا زۆر ئەستەمە بتوانێت لیان تێپەڕێت. بە تایبەتی لە دوای دەرچوونی 73 پەرلەمانتاری کوتلەکەی سەدر ئەستەمە 220 پەرلەمانتاری یەکدەنگ بۆ پێگەێنانی کابینە کۆ بکرێنەوە. بە تایبەتی خواستی کوتلەکان بۆ پۆست و دەستکەوت بە ئەندازەیەک ئاڵۆزا محاڵە چارەسەر بکرێن و چوارچێوە ناتوانێت هەمووان لەسەر بەرنامەیەکی هاوبەش کۆ بکاتەوە، بە تایبەتیش هەمووانی پێویستە بۆ کابینەکەی. بۆ نمونە لە قۆناغی ڕابردوودا لە هەرێمی کوردستان کوتلەی یەکێتی نیشتیمانی وەکو هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی دەرکەوتووە و ئەوانیش پشتیوانیان لە هەڵبژاردنەوەی دکتۆر بەرهەم ساڵح کردووە بۆ پۆستی سەرۆکۆمار، بەڵام بە پێچەوانەوە پارتی دیموکرات داوای ئەو پۆستەی کردووە بۆ پاڵێوراوەکەی خۆی. ئەو ململانەیە بە ئەندازەیەک پەرتەوازەی خستە نێو ماڵی کوردەوە کە نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق داهاتووی هەرێمی کوردستان بە تاریک و مەترسیدار ببینێت. ڕاستە لە دوای بنبەستەکەی بەغدا پارتی وێکێتی جارێکی تر لە یەکتر نزیک بوونەوە و پارتە کوردستانیەکانیشیان کۆ کردەوە، بەڵام ئایا کە هەلەکانی پێگەێنانی کابینە دێنە پێشەوە هەموو شتێک ناکەنە قوربانی پۆست و دەستکەوتەکانیان؟ ئایا لەم کاتەدا کە چوارچەوەی هەماهەنگی دەنگی هەردوو لایانی کوردی پێویستە چۆن لەسەر و خاڵە ناکۆکە کۆیان دەکاتەوە؟ ئەوە بۆ گشت پێکاتەکانی عێراق دروستە، بە تایبەتی لە دوای هێنانەوەی و لێخۆشببوونی نارەکانی حەلبوسی چۆن چوارچێوەی هەماهەنگی جارێکی تر ئەوانیش لەسەر دەستکەوتەکان کۆ دەکاتەوە.